حسینیە یەکێتی لە 1998 لە سلەیمانی ئاغای تاڵەبانی حسینەیەکی بۆ ئێران کردەوە واشی ئیدعا کرد کە بۆ شیعە کوردەکانی سەر بە جەبار فەرمانن جەبەڕوتە حسینیەش ئەزانن پەرستگایەکی شیعەیە غەیری مزگەوتە پێوتر حسینیە ئەمەش بۆ ئەو وتراوە بۆ حسینەکەی سلەیمانی کاتێک کە دیم تاڵەبانی بە بەردەمۆری جرفانی شرکی شیعەی لەسەر گۆڕی کاگ ئەحمەدی شێخ دەنووسی زانیم ئیتر کوردایەتی و ڕاپەڕین و مافی کورد و چارە نووسی بەم مەعبەدە کردە خەنجەرەکەی تووسی حسینیە یەکێتیە خۆفرۆشی و پاشەکشەی بیری نەزۆکە یانیشانەی چۆکدادانی سیاسیە و دارشەقی شرکی لەرزۆکە حسینیە مەزادخانەی یەکێتیە یا غیرەتی پواوی مە و نەفامێتی و جێلێتیە دەنا چۆن وا تاڵەبانی بە ئاسانی دوای هەرەسی کوردایەتی دین و مەزهەب کە هی خۆی نین هەڕاجەکە لە ناو شاری سلەیمانی ئەم مەعبەدە تۆڵەی شەڕی چاڵدێرانە بەڵام ئەمڕۆ تاڵەبانی کەوا سووری پێش لەشکرکێشی ئێرانە گەر بەزیشن پشت بە ئەمریکا سوڵتانە گەر لەم شەڕەش هیچ لازاڵ و بەزی و نەبوو وەک جارانە هەر سەرکردەکەی کوردانە هەی ئافەرین گەلۆری کورد ئافەرین تۆش تاڵەبانی مەلای مەزبورەی زەمانە ئەم مەعبەدە هێمای زەبر و جەبەروتە نەقیزەی سەرشان و ملی دوو گاجوتە یەکیان ئاغای تاڵەبانی ئەوی تریش جەبەروتە دوو منارەی ئەم مەعبەدە ترسناکن ئەژدیهای شانی زوحاکن جارە ساوان هەردەکەونە فیتی فیتنە و گۆمی خوێن و شرک و تاوان ئەم مەعبەدە بۆ خیانەت بورجی بەڵگە و بڵێسەیە بۆ پێشڕەوی ئیستیعماری وەک یەکەمین کڵێسەیە چاوگوێیە بۆ ڕێگر و دز و جەردە فیتنە و فتیلەی سەرڕێیە بۆ دوژمن یەکەم جێپێیە ئەم مەعبەدە نەک هەرلانەی جاسووسیە تەڵەی زینا و تۆڕی سیغە و زەلکاوی بێناموسیە ئەم مەعبەدە خۆی خەنجەری غەدری شەوە بەڵام سمسمی کەرەیە و دەستیش هەردەستی مەیاسە ئاڵاکەشی دیوێکی هی سەفەویە و ئەوی دی هەر بۆ ئیلحادی چەکشوداسە ئەوی لەم باسە سەرکاسە یا جێ لە یا لە نەخشەوانی نەناسە ئەم گومەتە جیاوازی ڕاو بۆ چوون نییە هێمایەکی ذاتی بێزاتی ئومەتە گومەزی گۆڕی سونیە ئەم مەعبەدە تفی عارە بەناوچەوانی یەکیەکی مسڵمانانی ئەم شارە